جەماڵ سەبەڕاستی دڵسۆزیەتە کە دەمێنێتەوە لە نێو گەنجەکان و هەر بە جوانی باز دەکرێ و دەمێنێتەوە. بێگومان ئێمە ناڵێن ئەوان بێن تەقلیدی ئێمە بکەن نا ئێمە ئەڵێن سوود وەرگرن لە ئەزمونونەکانمان لە تەجروبەکانمان لە مێژوو لە تاریخ ئەزانین سبێ لێ دەپرسن مثلەن 1920 1930 چۆن شان و هاتە کوردستان چۆن تەلەڤیزیۆن کەی هات ئەوەکە ئەگەر تۆ نازانی جوان نییە یعنی تۆ لە تەلەڤیزیۆنی شەکەی دەبێت بزانی تەلەڤیزیۆنی کوردی کەی دەسی پێ کرد چۆن هات کێ کردی کێ گورانی بێژەکان بوو کێوە نەگیرەکان بوون ئێستا وەکو مامۆستا باسی کرد ناوی جەبار غەریبی هێنا کە دانیشتوو بووین یعنی جەبار غەریب ئەوە باسیە کاتن پاش 30 ساڵ 40 ساڵ جەبار غەریب ئێستا ناوی ماوە هەروەها ئێمە دەبێ ئەو عیلاقاتە ئەو پەیوەندیە لە نێوانی هونەرمەندەکان بەو شێوەیە بۆ کاری جوانتر ئەنجام من دائما زۆر کەس نەوەڵە زۆر کەس ناخر باموبار زۆر کەم هەیە دێتە لام خۆزگە هەمویان بێنە لام ینی دەرگا کراوەیە بۆیان لە ڕێگای جەنابێت و بەرنامەجەکەتان بێن لێرە دانیشین دوو قسە بکەین مناقش لە ئەزمونونەکانی ئێوە وەربگرن قسە بکەین باس بکەین باسی کەون بکەین گەنجەکانیش بێن خۆزگە بێن من ئێستا شاشەم هەیە داتا شۆ هینم هەیە بە سەر ڕۆژە ئەو ڕۆژ لێرە عەرزمان کرد فیلیم و ئەوانە چەند جوانە بێ لێرە یەک فیلمێکە بینین ئێستا من چەند فیلمێک هەیە لە مێشکما دەبێت گەنجەکان بیبینن بە تایبەتی ئەوانەی تەکنیکەر ئەوانەی کارەکەن لە تەسویر لە مۆنتاج باشە دەرهێنەرن دەبێت بزانن ئەم چیرۆکە چۆن دروست بوو بازە فیلم هەیە وەڵڵای غەریبە یعنی تەسویرەکەی ڕاستە ئێستا تکنەلۆژیا هەیە تەقەنیاتی نوێ هەیە و شتوا هەیە بەڵام فکر بیر تکنەلۆژیا تەکنیک نازانم چی ئەگەر فکری تیا نەبی ئیش معنای نییە تۆ ئیشێکی زۆر جوانە بینی بەس باسی چیەکە بۆ باسی ئەوەکە نازانی حتا ئەوەی دروستی کردووە نازانێ لەسەر ئەساسی بیر و ڕایەک نەکراوە ئاسی ڕۆشنبیری زۆر گرنگە ینی نەتەنها تۆ بزانی چۆن کامرێت پێکەی و نازانم چی و چۆن مۆنتاجێکەی بەس تۆ ئەم دوو گرتەیە چۆن ڕەبتت کرد لەگەل یەکە مەبەستت چییە دەبێ مەبەستەبی یعنی فیلیم سینەما بە تایبەتی هەموو شت دەبێ معنایەکی هەیە ناوە بەس بۆ جوانکاری لێن بزانن جوانکاری دوای ئەمرێ نامرێ نامینێ بەڵام مەبەستەکان ئێمە چەند باسی ژاڵەکەن پاش 40 ساڵ یعنی خۆ من سۆپەرمان نیم شتێکی وام نەکردووە بەڵام چیرۆکەکە بیرۆکەکە ئەو خەڵکە پێهستاوە ئیشی کردووە ئەو نەهامەتیەکمان بینی بەبێ پارە بەبێ بودجە باشە ڕۆژانە ئەندامانی تیب هەرێکێک لەسەری بوو خواردن ئەو ڕۆژە خێزانی ئەو خێزانە دروستی بکە خواردن بۆ ستافی تەسویر بۆ ئەوانە نەبوو بجە و میزانیە و نازام چی دۆلار هەر دۆلار علاقەمان بە دۆلار نەبوو ئەوەی نزیک لە دۆلار نەبوو دەیانگوت ئەمە ئەمریکیە ئەمە عیلاقەی هەیە لەگەڵ ئیسرائیل لەگەڵ ئەمریکا لیان بە دۆلار ئیشەکە ئێستا بە هەموو شتی ئیشەکەن بەس ئێمە دەمانەوێ ئیشەکانمان بیرۆکەیەکی تیابی من بەداخەوە ئەڵێم زۆر جار یعنی پێم ئەڵێن خەڵک ئەبی ئەیان بینم لە شار بازار ئەڵێ خۆزگە لە جاران لە درامایی جاران عەلی ئەفەندی ژاڵە من طەمعەن ئەڵێم ئاو پێەکەنم بەس کە ئەڕۆنەوە ئەڵێم یعنی ئێمە هێشتا ماوین لە زەمەنی ژاڵە 40 ساڵە هێشتا ماوین عاسی بووینە لە زەمەنی خواعافیکە عەلی ئەفەنی زۆر باش ئەوەیە باشەوە بەسە دەمەوێ بێمە سەر ئەو پرسیارە پرۆژەی بە زنجیرە دراماکردنی هونەرمەندی گەورە عەلی مەردان گەیشت بەکوێ دەمێ بزانم ئێستاش خەریکی نووسینەوەی یانیش لەبەر نەبوونی سپۆنسەرە هێشتان کارەکەت ئەنجام نەداوە دەمێ ئەو بابەتەم تۆزێک بۆ باس بکەیت وەڵەوە پرۆژەیەکە 10 ساڵە زیاتر من لە ناوی ئیشەکەم 10 ساڵە من لە ناوی ئەو کارم ینی بە بیر و ڕاو و فکر و پرسیار و دوکۆمنت ئەوانە بە
بێگومان من اعتیمادم کردووە سەر بە شێوەیەکی سەرەکی لەسەر نووسینی مامۆستا عەبدولقادر عەلی مەردان کە کوڕی عەلی مەردانە کە کۆی کردەوە دەستنووسی باوکی لەگەر خۆیش تێبینی شارەجایی هەیە لەو مەرحەلەیە کە باوکیتی لە گەلی ژیاوە کتێبێکی چاپ کرد من لەسەرەوە ئەوە با بڵێن مەزدەری سەرێکیە یعنی هیچ کارێکە بێژگەلەوە من لەگەل یا قسەم کردو لەگەل کاک عەبدولقادر بەڵام یعنی هەندێک بازشت هەیە نەگەیشتینە نەتیجە تێجیلمان کرد یا ماوەتەوە بێژگەلەوە ئێستا سیناریۆی کارێکە ئیڤان دەینووسی ئیڤانی کوڕم ئیڤان ناسر حەسەن ئەوش دەرهێنەرە و دەرچووی کۆلیژی هونەرە جوانەکانە و ئێستش ماجستێری تەواو کرد و ئەزمموی هەیە لە کاری هونەری بەڵام زیاتر بایەخیدا بە ڕاگەیاندن زیاتر بەس ئێستا هاتەوە ناو خەت لەگەڵما هاوکارم بێ هاوکاریم بکاتن سیناریۆکەت شتەوا بکات لەگەڵما بۆ داهاتوو ئینشاءڵڵا نزیکە ینی وعدراوە مزگەنیەکی خۆشە بۆ بینەران کە ئەو درامایە نزیکە بەس ئێستا من ناتوانم بەڕاستی ناوەیە ئەو لایەنە بێنم ڕەنگە ڕوخسەتم لێ وەرنەگرتووە لە گفتوگۆی لەگەلیانە بەس باش هاتوونەتە پێش و استعدادیان هەیە پرۆژەیەکی ئەوە لەن ئەو چیرۆکە باسی 100 ساڵەکە لە ژیانی کورد سەرەکیەکە عەلی مەردانە باگراوندی ملەتێکەیە زمانی عوسمانی کورد زمانی ئینگلیس کورد زمانی مەلەکی زمانی جەمهوری عەبدولکەریم قاسم عەبدولسەلام نازام چی ئەو ڕووداوانە کە ڕووی دەدا کە عیلاقەی مێژوویەکە مامۆستا بێگومان یعنی بەڕاستی من ناترسم لە ئیشێکەوە بلعکس یعنی ئەوە ئەیبینم ئێستا لەبەر چاومە بەس پێویستیم بە گەنجە هاوکاریم بکەن لەناو ئەو کارە بێگومان تەمەنیشینی هەیە بەڵام زۆر کەس ئەترسێ لەو کارە خۆی سەبەب چییە؟ 10 ساڵە پێش 10 ساڵ من کردم سەبەبیەوە ترسێک هەیە لەو کارە ینی ترسێک هەیە لە چی؟ کارێکی گەورەیە هەڵی مامۆستاەوە ویشێکی زۆر گەورەیە یعنی داوانەیە بمترسێنن من ناترسێن خۆیان نەترسێن بۆ یعنی ئێمە دەبێ ئیشی گەورە بکەین بێگومان دەبێت کەسانێک کە من پەنجە بۆ ئیشی گەورە درێژ ئیشی گەورە ئەەکەم تۆ پێداویستی دابین بکە ڕێگا بدە من ئیشی گەورە ئەەکەم چەندین کادری گەورە دێنم ئەو کارە بکەن لە هەموو وارەکانەوە ئەکتەری کوردی تایە ئەکتەری عەرەبی تایە فارسی تایە ئەکتەری تورکی تایە مەسری تایە من دەمێ ئەوانە بێنم یعنی من دەمێ باشترین ئەکتەری مەسری بێنم بۆ کارەکە تورک ناسراوی خەڵک بینیتی لە هەموو ئەو دراما لە تورکیانە بینی من هێنم دەوێت ناو ئیشەکە منیش بکە ینی جوانێ منێکێک بێنم هەندێک تورکی ئەزانی یا ببوورە ڕێزمەیە بۆیان یا زمانی تورکمانی ئەزانێ ئەڵێم تۆ وەرە کاریکتەرێکی تورکی هونەرمەندێکی گەورە لە وەختی خۆی لەگەڵ عەلی مەردان بووە بێگومان فەرقەکەی زۆر دەبێت ئەکسەرێکی تورک بێت ئەوانیش قبول ناکەن دەڵێن یعنی ماتا من کەلثومم هەیە لە کارێکە کەلثوم کەس نییە عەبدولوەهاب باشە سبێ دووسبەی مەسرەکان چی پێمەڵێن یعنی ئەوە کێ بوو وەڵە یەکێکە لێرە دانیشتووە لە کوردستان هەندێک مەسری ئەزانێ ئەیهێنم ئەیکەمە کەلثوم نابێ ئێمە دەبێ بەو ئاستە بیر بکەین ئێمە دەبێ من ئەگەر هات و کارەکە دەستی کرد بە ئیشەوە ئەگەر ئەبینم ئەو ئیمکانیاتە نییە بکرێ ئەو پارەیە بەشی ناکە ئەو ستافە نییە بکرێت نایکەم ئەڵێم کاکە داوای لێ بدنێکم خۆ غەڵەت
خۆین جەریمەم نەکردو ئەڵێم کاکای هاوار داوای لێبرنەکە من ناتوانم ئەو کارە بکەم نایکەم دەبێ هەمووی ئەوەی 10 ساڵە لێرە لە مێشکم هەر دێتە سەری ئەمڕۆ مامەستا باس شتێکی کرد لەسەر عەلی مەردانی کردووە وتم بینێرە بۆم با بیبینم خۆدی کۆمنتاریە ڕەنگە بەرنامەیە ڕەنگە سوودێکی هەبوو بێ بێگومان یعنی ئەگەر سوودێش نەبێ شتێک دێتە بیرم یعنی من دایمەن بە گەنجەکان ئەڵێم ئاگاتان لێبی یەک مامۆستایەک دێتن دانیشێ قسەکە ئەڵێن ئەوە کەونە ئەوە نازام چی نەڵێ کەونە قسەکە ئەگەر تۆ گێر لێ بووە ئەوە دووبارەی ئەکاتەوە ئێستا پێڵێن ئەپدێتت دەکاتن دەماغەکەت ئەگەر نا ڕێژ لێ وەرەگرم گوێ لێگرم لێرە لە 102 لێرە لە 105 لێرە لە 110 هەر بەم شێوەیە مامۆستا دەتوانی زانیاری کۆ بکەیتەوە باگراوندی ڕۆشنبیری خۆ زیاتر بکەیت وەڵڵا ئێمە نەبوو ڕادیۆ تەلەڤیزیۆن نەبوو سینەما بەس دەمانبینی فیلم بەس ڕۆژنامە و گۆڤار و کتێب نەبوو ئەڵێن یەکێک لە کەرکووکە تازاتوە لە خارج 3-4 کتێبی باشی هێناوە هین کۆڵن وەلسن سارتەر نازە مەکسیم غۆرکی هینکێ ئێمە دێن تەکلیفێکەکەن ئەناو کتابە بۆمان بێنە ئەوە ختەشین نەبوو استنساخ و بیگەڕیمیتەوە گۆڤارێک جەریدەیەک شتێک ئەوە ئێستا ماشەڵڵا ئاسانە بەزە لە ئێن ناسەر کێ ناوی ناسەرە بۆ دەرەچێت لە دنیا چەند ئاسانکاری کراوە مامۆستا یعنی من زۆر تعجبم دێ بۆ اختراعانە بەڕاستی بەزە جار دائنیشم ئەوە بیر لەگەڵ خۆمەکەم ئەڵێم ئەمە چییە ئەڵێم وەڵڵاهی 1 2 3 4 فلانە کەس کێ ناوی فلانە کەسە هەمووی دێت دەرەچێ یعنی هەمووی دێتە پێشاوت دەمەوێت بێمە سەر پرسیارێکی دیکە مامۆستا پێم خۆشە بپرسم ئەو هونەرمەندانەی کە لەگەڵ تۆ ڕۆڵیان بینیوە و هاوڕێت بوون بەڵام ئێستا لە ژیان نەماون خالیان خۆش بێت چیت هەیە بۆیان ئێستا من چەند ناوێکت پێ دەڵێن مامۆستای خالی خۆش بوو ئەنوەر شێخانی چیت هەیە بۆی وڵڵە چیم هەیە بۆ ینی بەداخەوە و ژیان وایە ینی هەمومان ئەمرین بەس کاکە ئەنوەر دەورێکی هەبوو بازە جار تۆ زۆر کەس هەیە ئەمرن ئەڵێ خۆ ئاپیکە بەڵام یەکێک ئەمرێ ئەڵێ ڕاوەشی لە لای ناوەکەی لای مێژوەکەی لای تاریخێکەی کاکە ئەنوەر هەوڵی زۆریدا ئیشی زۆری کرد ئیشی جوانی کرد ینی نە بە شەهادەتی من خەڵکی دەیبینی ینی زۆر بەڕێز بوو کاکە ئەنوەر زۆر باشە ئەی بۆ خوالێ خۆش بوو جیهاد دڵپاک جیهاد دڵپاک لەگەڵما نزیکە 40 ساڵ زیاتر ئیشی کردووە ینی وەختێ گەنج بوو خۆی منیش گەنج بووم یعنی لە ژاڵەوە و پێش ژاڵە من ئەیناسم لە فستیڤاڵی یەکەمی هونەری کوردی لە بەغا 1974 کرا لە بەغا ئەو فستیڤاڵە بەداخەوە وەڵڵا ئەوە فستیڤاڵەیەک حەڵەقەیەکی دەوێت باش بکرێتن بەڕاستی نەکراوەکە ئەو فستیڤاڵە لەسەر ئاستی عێراق و کوردستان وە تاکو ئێستا لە شێوەی بەشداربوونی لە قەوارەی هونەرمەندەکان لە شارەکان لە هەموو کوردستان بەشداریان کرد فستیڤاڵی هونەری کوردی یەکەم 1974 لە شاری بەغا کرا تا ئێستا نەکرایە و ئەوەیش دەڵێ نەکرایە و کردومانە نەکرایە لێنو ئێمە هەمومان چوونە ئەو فستیڤاڵە وەکو کوردێک چوونە ئەو فستیڤاڵە کورد چوونە ناو ئەو فستیڤاڵە و عرض کرا جیهاد لەو وەختەوە ئەیناسم ئەکتەرێکی جوان بوو شانۆگەرەیەکی لە کەرکووکەوە هاتوو بوون سلێمان فایق دەرهێنەر بوو خۆی و عەلی کەریم و مەجموعەیەک
ئەکتەر لەوێ تعرفمان کرد لەگەل یەکە دوایی لە 84 لە تیپی نواندنی سلێمانی تیپی مۆسیقای سلێمانی وەژاڵەما کرد کاک جیهاد ئیمکانێتێکی گەورە هەبوو کاک جیهاد ئەستێکی ڕۆشنبیری زۆر گەورەی هەبوو یعنی بەڕاستی یەک چۆڵە جێگایەکی چۆڵ بەژێ هێشت لە ناو بزاوی هوەری کوردی لە ناو هوەرمەندان ناو ئەکتەرەکان یان چه کێشەیەک هەبوو کاک جیهاد دێتە ناوی حەلیەکە ینی کێشەی تایبەتی کێشەی هوەری کێشەی ڕۆشنبیری باشە مامۆستا ئەی دەمەوێت بپرسم چیت هەیە بۆ هەر لە هەمان پرسیار خاڵی خۆش بوو گۆڤار ئەنوەر گۆڤار وەڵڵی زۆر وەڵڵی عەزیز بوو لەلام بەڕاستی من زۆر حەزمە کرد لە گۆڤار پێش تەسویرمان لەو فلیمەی سیمای خۆڵەمێش پێشەوە ینی هاتە دایرە لە دەستگای سینەما ئەچوون بۆ شانۆگەری ئەیبینەم ناو فیلیمەکان ئەیبینەم ئیمکانێتێکی زۆر باشیە بۆ بە فطرەت ئیمکانێتێکی زۆر باشیە بۆ بەڕاستی زۆر کەس هەنا خۆ بزانە هوەر بە خوێندن و بە ئەکادمیە تەنها هوەر ناکە هوەرمەند دروست ناکە بەس تۆ دکتۆرا بێنە ئەوە بێنە من زۆر برادرم هەیە ئێستا دکتۆران بەڵێ ئەم بینن لە بەغایە لە جێگایەک ئەڵێن خۆزیە لە خۆت ئەڵێن بۆ بابە تۆ دکتۆری چوتە ئەمریکا دکتۆرا دێنا شادە دێ ئێستا لە کۆلیژ دەرسە دەی لە نازانم چی من چی ئەڵێ نا تۆ من ناتوانم 5 دقەی تۆ بکەم وەکو کاری هوەری وەکو خبرە یعنی خبرە مەبەستم ئەجا کاک گۆڤار یا چەند کەسێکی تر لە هوەرمەندەکانمان خۆ عافیان کا خبرەیان هەبوو بە سەلیقە مەوهیبەیان هەبوو مەوهیبەتێکی جوانیان هەبوو دڵسۆز بوون بۆ کارەکەیان ئەوە زۆر گرنگە بەڵام زۆر کاری جوانتریان کرد لە 100 دەرچووی کۆلیژ یا دکتۆرای هەیە یا هینی هەیە بەڵێ ئەوە بۆ علم و معریفەت و بۆ دەرس بڵێن لە کۆلیژەکان ئەوانە بەڵام بێتە هوەرمەندێکی ڕاستەوخۆ لەگەڵ خەڵکی ئیش بکە لەسەر شانۆ لە سینەما زەحمەتە بێگومان زۆر باشە مامۆستا سوپاس بۆ وەڵامەکانت وابزانم لێرە بەنداوێک هەیە بڵێ پێم خۆشە بێخۆ بچین و سەردانی بکەین لێش کۆمەڵی گفتوگۆی تیکە بکەین بەنداوی لاشە لێرە نزیکە زۆر باشە دەچین سەردانی دەکەین بێکەوە بەڵێ خۆشەویستان لەگەر مامۆستا هاتین بۆ لای بەنداوەکە بەڕاستی زۆر بەنداوێکی جوان و سروشتێکی زۆر جوانیشی هەیە مامۆستا کەشەکەشی بۆ نییە هەتاوە بەڵام هەوایەکی فێنکی هەیە کەشێکی خۆشە دەمێت یەکسەر بێ مۆسەر پرسیارەکانم بۆ دەست پێ بکەمەوە ئەگەر ئاوڕێک لە ڕابردووی هوەری تەمسیل و بەرهەمە کوردیەکان بدەینەوە کە بە نزیکەیی پێش نیو سەدە باز دەکەین زۆر بە سادەی و بە کەرەستەی کەمی هوەری بەرهەم هاتوون بەڵام دەبینین کە هێشتا لە بیرەوەری و یادگاریماندا ماونەتەوە هەتا ئێستا دەتوانین چێژ لە بینینیان ببینین ئایا هۆکاری بەنەمریمانەوەی ئەو بەرهەمانە چین بەرهەمانانە لە کاتێکدا لە سەردەمی ئێستادا سەرڕای ئەوەی کە ئاسانکاری زۆر کراوە بۆ بابەتەکان بۆ بەرهەمە هوەریەکان بەڵام دەتوانم بڵێم تەمەەن کورتن ئەوەندە لە نێو خەڵکدا نامێننەوە بڵێ خۆی بەداخەوە ئەمەش نەتەنها دراما لەسەر گۆرانیش دێتن بێگومان مەبەستم گۆرانیە مۆسیقایە شانۆیە ئەبینی یعنی وەکو وتت تەمەنیان کەمە کاتیە ینی گۆرانی هەیە دێ دنیا یەک هەفتەیە بازار هەمووی مەشغولە خەڵک مەشغولە دوای ئەوە شتێکتر دێتن ئەوە هەر دەڕوا نامێنێ بەڵام گۆرانیەکان ئەوانەی ئێستا ماون تاکو ئێستاکە لێ گوێلیان نەگری ئەڵێ ئێستەوە تازەیە ئێستا باسی ئێستا تاموتێژی هەیە تاموتێژی حتا شعرەکەی
باسی ئێستەیش ئەکاتن یعنی مەثەڵەن بۆ نەمونە گۆرانەکانی محەممەد عارف جززیری کەریم کابان حەسەن گەرمیانی مەثەڵەن خەلیل وەندی طاهر تەوفیق بزان گۆرانەکانیان تا ئێسەماوە عینی شێتە چێتە سەر دراما زیاتر خەڵک حەزەکە لە درامای هەفتەکان وەشتاکان ڕەنگە یعنی ئەوانەی ئەکادیمیەکان یعنی ئەتراف ناکەن مەثەڵەن ئەڵێن عەلی ئەفەندی وا بوو شادەی نەبوو نازانم چی بەس خەڵک ئێستا بەڕاستی ئەوانەی هاوتەمان ئێستا بیری عەلی ئەفەندی ئەکەن ئەڵێن خۆش بوو. هەر بەجددی مامۆستا ڕەنگ نییە ئیلا لە نێو ئەو تەمەنانەی کە تەمەنێکیان هەیە لەناو گەنجەکانیشدا ئێستا ئەو دراما و ئەو گۆرانیانە زۆر باون و سیر دەکرێن لەبەرەوە ئێمە سپاسی گۆگل و ئەنتەرنێتەکەین هەیە هەموو لە ئەنتەرنێت هەیە لە یوتیوب هەیە زۆر جار گەنجە نەپرسن لەسەر ژاڵە ئەڵێم ئێوە لە کێ ژاڵە تا بینەڵێ مامەستا بینیومانێ لە ئەنتەرنێت و ئەوە معنای هەیە خەتێک هەیە لە گەنجەکان خۆشگە ئەوانە زۆرتر بن خۆشگە ئەوان زیاتر بن خۆشگە ئەوان بەردەوام بن ئەوەش واجبی سەر ئێمەی گەورەکانیش دەبێ ئامۆژگاریان بکەین دەبێ تیان بگەینین یانێ تەسیراتی ئەو گۆرانیانە شعرەکانی چەند بە معنایە چەند سادەیە چەند وایە ئەوە زۆر گرنگە بەڕاستی ئێستا باوەڕ ناکەم یعنی وەکووتت گۆرانیەیەک مەدەنەن پێ ساڵێکە وتراوە ئێستا گێلەیەگرین نا ئەچی نەگەڕێن بۆ شتێکی تازە و ئەوەش دەڕوە ئەوەش ئەوانەش کە گێلێگرن تازە دێن ئەوانەش ئەڕۆن نامێنن مشکلەکە ئەوەیە ئێمە کلاسیکی نین یعنی دەمانەوێ هەر بە کەون و جاران و ئەوە بالعکس ئێمە نوێ خوازن ئێمە حەزەکەین کاری جوان بکەین کاری تازە بکەین ئێمە بەردەوام بووینە لەگەل ئەنتەرنێت لەگەل کۆمپیوتەر لەگەل سیستمی مۆنتاژ یان ئێمە جاران مۆنتاژمان دەکرد سینەما بە میڤیۆلە ئەوە ئەی بڕین بەدەست و لە حیمەیەکەین لە قسەکان دوامان کرد بەڵام ئێستش مۆنتاژمان کردووە لەگەل هەموو ئەو بەرنامەجە نوێەکانی مۆنتاج گرافیک یعنی جاران ئەو گرافیکە نەبوو ئێستا گرافیک هەیە توانی تۆ شارێک دروست بکەی لەسەر وێنەیەک و بێی دای بنەی بێتە ناو فلیمەکەت یا بێتە ناو دراماکە بێگومان یانی ئێمە زۆرورە بەڕاستی ئەو مێژووە ئەو تاریخە زۆر گرنگە ینی یەکێک وەکو جەنابەت گەنجیەکە ئەو گەنجانە کە بزانن ئەم ئەساسمان چۆن ئیشمان کردووە چۆن هاتوینە تاکو بتوانین لەوە باشتر بکەین لەوە جوانتر بکەین و بەردەوام ببین لە باشە مامۆستا ینی بەڕای تو بۆچی بەرهەمەکانی ئێستا کە بەرهەم دێن باسی هەمویان ناکەین بێگومان بەشێکە بۆچی نامێنێتەوە لە نێو خەڵکدا بە دڵ و بەگیان ئیشەکە ناکەن یان هەر بۆ ڤی و بۆ ئەو بابەتانەیە بەڕای تۆ ئەوەش ینی ئەوەش ناتوانێت تۆ تعمیمی کەی هەمووی بەو شێوەیە کرایە بەڵام سەبەبەکانی زۆرن ینی سەبەبەیە مەتەلەن دەبینی چیرۆکەکە تاموتیژێکی نییە تامێکی تیانە بە شێوەیەکی جوانبی وەکو چیرۆک بەڵام وەکو وێنە زۆر جوانە وێنە یعنی خۆی ئەمە تەبیعەتی ئینسانە من ئێستا وێنەیەکە بینم باشە پاش ڕوو ڕۆژ سێ ڕۆژ ئەو وێنەیە نامێنێ لە بەرچاوم بەردەوام ینی وێنە بەڵام دیالۆگێک حیوارێک قسەیەک ئەوە ئەچەسپێ لە دەماغم زیاتر ئەچەسپێ لە دەماغم لەبەرەوە ئیشەکان زۆر سەریع دێن و دەڕۆن طبعا زەمەنی سورعیش تەسیرێکی هەیە سورعەت ینی ئەم زەمانش خۆی بە عام تەسیری هەیە بەڕاستی ئەگەر بێن لێک بدەینەوە ئەو دیاردەیە ئەو نەخۆشیەیە ئەو ئاسە نە تەنها لە کوردستانە لە هەموو جیهان ئیسەوالی هاتووە ینی حتى چیتە بەریتانیا عینی قسە لەگەل دەکەن فەنانە گەورەکانی
بريطانيا أمريكا عيني وقسان اللي قلتها بله أو سردمة كجوران باش ما مستهر لسر رول بينين دمي أو برسيارة بكم دقوتري دياري كردني أكتر لسطا نوتي برهميكي سينمائي يان دراما يان شانوگەریەکە پرسیارەکەم ئەوەیە ئایا دەرهێنەر دەتوانێت لە ڕێگەی بەرهەمێکەوە ئەکتەرێکی پرۆفیشناڵ و تەواو بێکەم و کوڕی نیشان بینەر بدات یانیش پێویستە ئەکتەر لە بنەڕەتدا تەواو پێگەیشتوو بێت بۆ ئەوەی کارەکەی خۆی بەباشی ئەنجام بدات. لا يعني بزان ئەستا ئەکتەرێک هەیە زۆر ناسراوە لە سینەمای ئەمریکی لە 50کان 60کان خۆی یەکەم بوو کێر دۆگلاس پێڵێن یانی ئەمە هیچ عێلاقەی بە یەکتەری نەبوو خۆی سایقی ترێلە بوو شاحینە بوو ڕۆژێک مخرجێک لەگەڵ گروپەکەی دێتن لە هۆلیۆد ئەچنەوە ناو شار ئەچنە واشنگتۆن ئەچنە ئەبینن ڕێگا گیراوە قەڵە باڵغیە ئوزدیحامە سیارن ئەڵێ چییە دەرهێنەرەکەڵێ وەڵڵی ئەمە دوو سیارەیان لە یەک داوە و شەڕێکان سایقەکەیان و نازانم چی ئەوە ئەوەش ئەوە با دابەزم بزانم چێتێ تەماشاکە ئەمە کابرایەکە شکلی یعنی ئەمە چییە ئەمە لێکێوە ئەم شەخصە شەڕێکە تەماشایەکە بەس ئەسیستنەکانی ئەڵێ وەرن بڕۆن ئەو کابرایە خاوەن سیارەکەی ئەڵێن ئەڵێن پێ بڵێ قسەمەکە واز بێنە سیارەکە چەندە ئێمە پارەیە دەین و هیچ عێلاقەت ئەوانش سڵح بکەن لەگەلیانە ئەچنە لای لەگەلی ئەڵێ کاکە بۆ ئەڵێ کاکە ئەوە مخرجە سینەماییە ناسراوە ئەوە تۆی دەوێ چی دەوێ لە من دەڵێت تۆ دووەرە لەگەڵمانە ئەوە هەر لەوێ پارە بۆی دەرەکەنە پارەی سیارەکەی کابراوە هین خۆی ئەڵێ بەس وەرە لەگەلیا دێتن دوایێ ئەبێتە کێر دۆگلاس یەکێک لە باشترین ئەکتەرەکانی ئەمریکا لێن مخرج بینی دەموچاوی بنمونە بۆ دێنم یعنی با نەبێتین من یعنی هونەرمەندی جوان لاو نەزار سەلامی هێنام بۆ مەمی ئالە من تەسویرم کردبوو دەسم کرد بە تەسویر جارێ نەدۆزیێتەوە باشە بەس دێن ڕۆژێک دکتۆر فەرهاد پیرباڵ لەگەڵما بوو لە شەرەفخانی بەدلیسی لە کافتریەکە لە سەر ڕەسیفە تەماشام کرد کوڕێک دانیشتووە شکلی یعنی جیاوازە لەگەڵ شکلەکانی دیکە بە دکتۆرم نەگوت بەستم چین چایەک بخۆن وتی با بچین چین لەوێ دانیشتین نزیکیان وتی ئەوانتیان بەخێر بێن باشن دیسان هاتوونەتە ئێرە دکتۆریش یعنی خۆی معروفە چۆن تعلیقەکە و چۆن قسەکە ڕێزمان هەیە بۆی بێگومان وەڵڵا دکتۆر فەرهاد حەزێکم لەگەلەوانە قسە بکەم وتی وەرن کاک ناسر ئێوەی دەوێ هاتن هەستان کە هەستا کوڕێکە من مەبەستمە بوو هەستێ بزانم چۆنە بینیم باڵە بەرزێکە جوان ڕێکوپێک هاتن دانیشتن اینجا قسەم کرد لەگەڵاوتە بزن زمانی چۆنە وشەکانی چۆنە چۆن قسەکە من نازانم نایناسم اینجا هێنامان کاک نەزار گەنجیش بوو زۆر زەحمەت بوو یعنی مامەڵەکردن لەگەلیا بەڵام وردە هاتە سەر خەت مایەوە لەگەڵمان و هەر نەدەیزانی حتا گوتی من ئەزمونم نییە وتمان ئۆکەی ئێمە ئیشی خۆمانێکین کاتە مامۆستا لێرە دەرهێنەر دەتوانێت ئەکتەرێکی پرۆفیشناڵ دەستنیشان بکات بۆ بێگومان زۆر باشە من هێنام وەرکشۆپم بۆی کرد دامنا لە شەرەفخان قاتی سەرەوە فێرت کتێب ڕۆژنامە خواعافیکا سەڵاح حەسەن ئاواز ئەحمەد لەگەلیا بوون ڕۆژانە ئەڵێم بەری نەدەن هەر لەگەلی بن تاکو وردە هاتە سەرخەت و چوو ئەلحەمدوللا ئێستا ماشەڵڵا لەسەر ئاستێکی جوان ئیشەکە وەگەیشتە پەنجەی دیارە وەڵا ڕێزم هەیە بۆی و زۆر بە ئەخلاقی ئیشە و مودەبە زۆر کەس وستیان هەندێک
هانی بکەن لە بینی من و ئەو باشە من تەمەنەموینم چیمە لەگەڵ نەزار من هێزارم هێنا دەمێ ببێتە ئاستێکی بەرز بەڵام خۆی وتینە ئەمە مامۆستای منە دایمەن باسی ئەکا ڕێزم هەیە بووە یعنی دایمەن باسی ئەکا زۆر بە جوانیش باسی ئەکا زۆر باشە مامۆستا دەمەوێت پرسیاری کۆتاییمت لێ بکەم لە دیمانەیەکتدا دەڵێ من ناتوانم لە پشتی دیوارێکەوە دابنیشم کە پەنجەرەکانی داخراو بن و دەبێ ڕووناکی و درەوشانەوە ببینم تاوەکو بژیم دەمەوێت بپرسم ئایا لەو هەموو تاریکی و نەهامەتیەی بەسەر کووردا هاتووە دەکرێت سینەمایەک فیلمێکی سینەمایی بەرهەم بێت کە وەک ڕۆشنایی بگات بە هەموو دنیا و گەلان ئاشنا بن بە کولتوری کوردی بە مێژووی کولتورمان بێگومان یعنی ئەتوانین هەموو شتێک بکەین یعنی ئێمە کە توانیمانە پێش 40 ساڵ مەتەلەن ژاڵە بکەین بۆ ئێستش شانازی ئەکەن پێش 40 ساڵ دەبێت ئێستا 40 جار 100 جار لە ژاڵە باشتر بکەین ئێستا دەبێت بتوانین چی بکەین شتێکی لەوە باشتر بکەین شتێک لەوە جوانتر بکەین دەتوانین ئەمکانیاتمان هەیە وەکو عەقڵ ئەمانە ئەستاپ و کادری گەنجی جوانمان هەیە ئەتوانن ئیش بکەن لەگەڵتە باشە ئەکتەری باشمان هەیە لە کچەکان لە کوڕەکان بەڵام عەقلێکی دەوێت ئیدارەی بکە ئەو کارە کە باسی ئەەکەی بدرێتە یەکێک عەقلیەتی هەبی فراوان بتوانی هەموو ئەو شتانە کۆ بکاتەوە جارێک مامۆستایەکی سیناریۆ بە منی گوت وتی نووسەری سیناریۆ ئەزانی وەکو چییە وتم وەکو چییە وەکو دایکمە هەمومان پێکەنین لە کۆلیج وتمان چۆن وەکو دایکت وتی ڕۆژی جومعە چێتە بازار دەوێ خواردنێک بکاتن بەدەنان دۆڵمە بکە دێتە لای عەتارەکە لەوێ برنجەکە ئەکڕێ لێرە کشمش ئەهێنێ لەو دوکانە ئەچێ سڵقەکە ئەهێنێ لێرە گڵامیە و ئەهێنێ لێرە باینجان هێنێ دەڵێ ئەو وردەواڵاتەی ناو خواردنی دۆڵمە کۆیە کاتەوە ئەیهێنێ بۆ ماڵ بۆ ئیشەکە لە ناوەی کاتە دۆڵمە ئەڵێ نووسەری سیناریۆ دەبێ وا بیر بکاتن دەبێ بچێتە ناو قوڵایی بازارەکە و خەڵکەکە و شارەکە و ناو ماڵەکە تاکو بتوانە شتێک جوان بکە زۆر ڕاستە دەستت خۆش بە مامۆستا زۆر سپاس دەکەم سپاس بۆ ئەوی کە میوانداری ئەمڕۆی ئێمەت قبوڵ کرد و ماندوومان کردی دەستت خۆش بێ من هیچم نەکرد ئێوەمان دەبوون هێلاک بوون تۆ و گەنجانە لەگەڵ مامۆستا بەخێر بێن زۆر سپاسان دەکەم عەزیەتتان کێشە زۆر سپاس بۆ تۆ زۆر خۆشحاڵ مامۆستا دووبارە زۆر سپاس دەکەم خۆشەویستان پرۆگرامی چیرۆکی من ئەمڕۆژ کۆتایی پێهات تا پرۆگرامێکی دیکە خواتان لەگەڵ